شەقامەکانی عێراق ناواناوە خۆپیشاندانی جیاواز بەخۆیانەوە دەبینن دوای خۆپیشاندانی دوومانگی ڕابردوو لە بەغدا کە خۆپیشاندەران باڵەخانەی ئەنجومەنی نوێنەران و زۆربەی دامودەستگاکانی حکوومەتیان کۆنتڕۆڵ کردبوو لە سێم ساڵیادی خۆپیشاندانی تشرینیەکانی 2019 جارێکی دیکە تشرینیەکان هاتنەوە سەر شقام بەڵام ئەم جارە لە ماوەی یەک ڕۆژدا خۆپیشاندانیان کرد و داواکاریەکانیان جارێکی دیکە خستەڕ و چی چاوەڕێی پرۆسەی سیاسی داهاتوو لە عێراق دەکات و هەروەها ئایا ئەم بنبستە سیاسیە کەی کۆتایی پێدێت بەڕێز دکتۆر ئەحمەد ئەلئەبیەز گوتەبێژی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی عێراق لە کالیفۆرنیاوە لەگەڵم دەبێت پرسیارەکان ماراستی بەڕێزیان دەکەم ئەگەر ئەمادە بێت لە دکتۆر ئەحمەد دەپرسم ئەو شڵەژانە سیاسی کە ئێستا لە عێراق هەیە ئایا بە خۆپیشاندان چارەسەر دەکرێت تشرینیەکان هاتنە سەر شەقامەکان بەڵام بەبێ دەستکەوت خۆپیشاندانەکانیان کۆتایی پێهات بدأ تحياتي لك ڕێزم بۆ تۆ بۆ کەناڵەکەتان و خەڵکی ئێمە لە هەولێر لە هەرێمی کوردستانی خۆشەویست بەڵێ کاتێککە خەڵکی عێراق بەیەکەوە نەوەک لایەنێکیان هەمیان پێکۆ بڕیاریان دەکە خۆپیشاندانێکی ئاشتیانە بکەن بچنە نێو خۆپیشاندانەوە بۆ ئەوەی دەربڕین لە بۆ چوونەکانیان بکەن بەڵێ ئەمە پێک دێ و پێویستە ئەم ڕێ تاوەکو کۆتایی بڕواوە هەروهای دارێ ئیرادەیەکی نێو دەوڵەتیش هەبێ بۆ ئەوەی داواکاریەکانیان جێبەجێ ببن لە دژی فەساد و گەندەڵی و لایەنگری کاری هێزە سیاسیەکانی عێراق پێمان وایە کە تشرین حاڵەتێکی زۆر گرنگ بوو لە مێژووی هەموو خەڵکی عێراقدا بۆیە کە ئەم ڕۆژی 1 ئۆکتۆبەر جارێکی دیکە هاتنەوە سەر جادە وتیان کە ئیرادەی خەڵک گرنگە بۆی چارەنووسی خۆیان دیار بکەن بۆیە ئەم خۆپیشاندانانە گرنگ بوون بۆ قیادیەکان بۆ لایەنە سیاسیەکان بەڵێ گرنگی خۆپیشاندانەکان چییە؟ چوارچێوەی هەماهەنگی بەشێکیان پاڵپشتی دەکەن دەوڵەتی یاسای نووری مالکیش دەڵێ ئەمە بۆ پەکخستنی پێکێنانی حکوومەتە هەڵوێستەکانی ئەم لایەنانە کاریگەری لەسەر ئەم خۆپیشاندانە و ڕەوتی سیاسی لە عێراق دەبێ؟ بەڵێ لە ڕاستیدا غیابووی بۆ چوونی لایەنە سیاسیەکان چەنەگەرێکی هەیە کەمیان تەیاری سەدڕی ئەو تەوازونەی لەدەستدا کە دەیویست خۆپیشاندانەکان گڵۆپی سێمی تیشرین بەرهەمهێنانی تێدا بکات بیقۆزێتەوە ئەم فەشەلیان هینە بۆەوەی کە خۆپیشاندەرەکان بەکار بهێنن چونکە ئەمان نوێنەری هەندێک لایەنی دیکە دەکەن نوێنەرایەتی هەندێک لایەنی دیکە دەکەن و هەروەها هەندێک لە خۆپیشاندەرانیش بۆ چوونەکانیان لێ دیار بوو کە لایەنی مالکی و هەروەها لایەنی کازمیش کە سەرۆکایەتی وەزیران دەکا بۆیە ڕەوشەکە گەیشت بەوەی کە هەیە بۆیە نووری مالکی دەستدرێژی کرد یاخود ویستی بڵێت کە خۆپیشاندەرەکان لایەنگری مقتەدا سەدرن لایەنگری تیاری سەدرن بۆیە تشرین بە شێوەیەکی گشتی ئێستا بەڕووی هەموو لایەنە سیاسیەکاندا ڕاوەستایە و مەفسەلێکی گرنگە و دەیبینین کە ڕۆژانی داهاتووەوە دیاردەچێت کە تشرینیەکان تەنها ئەو خۆپیشاندانە بچووکە نەبوو باسی پرۆسی سیاسی لە عێراق بکەین ساڵێک تێدەپەڕێت بە سەرنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە ئەگەر ئەمە زیاتر لە ساڵێک درێژە بکێشێت لایەنەکان نەگەنە ڕێککەوتن چی ڕوودەدا عێراق چی بەسەردێ؟ لێکەم ڕۆژەوە کە
خۆپیشاندانی تشرین کرا پێم گوتمان کە حکوومەتێک نابێ کە بەو شێوازەی کەوان دەڵێن پێک بێ و ئەمڕۆژ ئەوەی سەلماند کە حکوومەت بەو شێوازە پێک نایە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی عراقی ئەومان گوت و سەلماندمان کە پێویستە عراق دەبێ ئازاد بێ هەروها سیادەی هەبێ و دەوڵەتانی دیکە دەستوەردان نەکەن و هەندێکیشیان لەوانە ڕەنگە لەگەڵ ئەوەش کە دەستوەردان دەکرێت لە هەرێمی کوردستان لە سنوورەکان و لەلایەنی ئێرانی و هەروەها تورکیش ڕاستە لایەنێکی دەسەڵات هەیە بەڵام بە شێوازی پێویست گورج و گۆڵ نییە ئەمە شوای کرد کە فەوزایەک بێتە پێشەوە لەلایەنی سەدریەوە ئەوانەی کە چەکیان بەدەستە لەلایەن لە سەدرەوە ئەمان نەیانویست کە تەسلیمی ئیرادەی ئەوە ببن کە حکوومەت پێک بێ لایەنی مالکی و هەروە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت بۆیە لەسەر هەموو عراقیەکان پێویستە تەنها تایفێک یاخود مەکەونێکی دیاریکراونە پێویستە ئەمان دەوڵەت بپارێزن و هەروە ڕێگری لە فەساد بکەن ئێمە بینیمان کە فەوزا هەبوو بەڵام خۆپیشاندەرانی تشرینی نەچوونە نێو ئەو گرژەی لە نێوان سەدر و چوارچێوە بەڕێز دکتۆر ئەحمەد ئەلەبیاز گوتەبێژی هاوپەیمانی نیشتیمانی و پۆزیسیۆنی عراق زۆر سپاس لە کالیفۆرنیاوە لەگەڵمان بووی.